وەکو پرۆگرامی ڕۆژێکی نوێ چەندین بڕگە و بابەتی نوێ هەیە کە وردە وردەی تر دەچینە ناوێن ڕۆ دەچین و دەمانێت زۆرترین زانیاری و زۆرێک لە بوارە جیاوازەکان پێشکەش پێوە بکەین. یەکێک لە بڕگە نوێەکانمان کە لەم ڕۆ دەست پێ دەکات بڕگەی ئەتەکێتی ڕۆژێکی نوێیە کە ئەم بڕگەیە ئیتر لەمەلا ڕۆژانە دیارە بە کەسانی شارەزا و پسپۆڕی بوارەکە لە بواری ئەتەکێتی بۆ نمونە تۆ کاتێک دەچیتە بۆنەیەکەوە ئەو جلوبەرگی دیپۆشی چۆنە ئەتەکێتی ئەو بۆنەیە چۆنە ئەتەکێتی کۆمەڵایەتی چۆنە ئەی دیپلۆماسی چۆنە لە هەموو بوارەکانی ژیان ئێمە پێویستمان بەوەی بزانین چۆن مامەڵە لەگەڵ ئەتەکێتدا دەکەین. ئەم بابەتە بە خۆشحاڵیەوە ئێستا بە هاوکاری ئەمریکان کۆرنەر لە سلێمانی واروەها مامۆستا شاراو حەسەن و بەهۆی بە هاوکاری دەستگای میدیای کورسا دیارە بێگومان ئەمریکان کۆرنەر سپۆنسەری ئەم بڕگەیە دەکەن لەمەلا بڕگەکە لە ڕۆژێکی نوێەوە هەموو ڕۆژێک چاوەڕوان بن چاوەڕوانی شتێکی نوێ بن دواتریش لە سوۆسیال میدیاوە ئەم بەرگانە دادەنینەوە تاوەکوێ و ئیسفادی لێ بکەن چۆن جلوبەرگ دەپۆشی چۆن مامەڵە دەکەی هەموومانە باز دەکەین ئەو ئەتەکێتانی کە ئێمە دەستی بۆ دەبین لەگەڵ هاوکارانمان چی دەبن گرنگی ئەتەکێت لە چیدایە هەموو ئەمانە دەکەینە پرسیار و ئاراسی هەردوو میوانەکەمانی دەکەین مامۆستا شاراو حەسەن کە بەڕێزیان ماستەریان هەیە لە ئەتەکێت و دیپلۆماسی پەیوەندی نێودەوڵەتیەکان کە بەخۆی بەڕێزیان هەم پێشکاری ئەم بابەتە نامەدەکاری ئەم بابەتەن بەپێی پسپۆڕەکەی خۆی ڕۆژانە بڕگە و بابەتە ئاتەکێتەکانتان بۆیان بەداکات کە دواتر قسەی لەگەڵەکەین کاکاوبیر حەمعەلیش بەڕێوەبەری ئەمریکان کۆرنەری سلێمانی کە بە سپاسەوەوان ئەرکی سپۆنسەرکردنیان بڕگیان گرتووە تاسۆ زۆر زۆر بەخێر بێن ڕۆژێکی نەتان لەکانتانەوە دەست پێ بکەین با لە کاکاوبیرەوە دەست پێ بکەین قەینا کاک شاڵاوی تر لە خۆمانەوە نزیکترە زۆر بازیاتر لەتەوە کاک هاوبیر بیرکردنەوە لەم بڕگەیە یان سپۆنسەرکردنی ئێوە بۆم بڕگەیە خۆی لە چی دابینێتەوە پێشەکی زۆر سپاس بۆ بەرنامە سپاس بۆ دەستگای میدیای کورسات کە ئەم کارە بە هەماهەنگیەکەین سپاس بۆ مامۆستا شاڵاو کە ئەرکی کێشاوە لەگەڵمانەوە بە هەر سێلامان ئەم کاراکەین پێکەوە طبعاً بایمە باسی وکەین بۆچی ئەمریکان کۆرنەر بیر لەم ئیشانە ئەکاتەوە زۆر بابەتەیە کە وەکو ئەمریکان کۆرنەری سلێمانی کە بیری لێکەن و ئیشی تیاکەین و تایبەتی بابەتی گەنجان و بابەتی پێشکەوتن و بابەتی ئەو بابەتە نوێیانەی کە لە ئێستای ژیانە گرنگن و لە دنیا ئیشی لەسەرەکرێ و ئەتەکێتێکی کە لەو بابەتانی کە زۆر گرنگە ئێمە گرنگی پێبێن زۆر بابەت هەیە کە لەگەڵ مامۆستای بەڕێزم ناقەشەمان کردەوە بەڕاستەکەی زۆر شتمان بینیوە پێکەوە چونە دەرەوە یەکتر بینینمان هەیە مەجموعەیە شتێ بینین کە مناقەشاتێکین پێویستە کام شتانە گۆڕانکاری بەسەرا بێت و ئەبینین ئێمە لە تەواوی دنیا هەموو شتێک یاسایەکی خۆی هەیە ڕێساکی خۆیە کە ئیشی لەسەرەکرێت بنمونە ڕۆیشتن بەکارهێنانی ئەسانسۆرەکان بەکارهێنانی ئەو قادرمانی کە بەکارەباییە تەڵەن گرنگی ئەم شتە بۆ ئێمە ئەوەیە کە ئەم بابەتە تازانەیەتە لای ئێمە مە شێوازی بەکارهێنانەکەی بزانین چۆن چۆنێ تەڵەن لە ڕێگای شوێنێکی وەکو ئەمریکان کۆرنەرەوە ئەتوانین ئەم کارانە بکەین بەڵام لە ڕێگای دەستگایکی وەکو میدیای کورسات شتوانین بیگەینین بە هەموو لایەک و پێویستیشمان بە یەکێکە بێت کە ئەویش شارەزایەکی باشەکەیش مامۆستا شاڵاو بە خۆشحاڵیەوە کە هەیە ئێستا بەڕاستەکەی لەگەڵمانە گرنگە ئێمە گرنگ بە گەنجوین گرنگ بە پێشکەوتنی ئەو شارانە بین کە ئیشی تیاکەین وەکو ئەمریکان کۆرنەرەکان و گرنگ بەو وڵاتانە بین کە ئێمە تیان وەکو کوردستان و عێراق ئەمە بابەتەکەی کە ئەمە بیرمان لێکردێتەوە بۆی کە ئیشی تیا بکەین دەستا خۆش بێت کات ئێستا ببێنێ لای مامۆستا شاڵاو ئەم پرسیارە لە بەڕێزی بکەین کاک هاوبیر باسی ئەوەی کرد بە یەکەوە موناقشەی بابەتەکانەکەن و لەسەریان گفتوگۆ ئەکەن بەڵام وا دیارە کێشەیەکی سەڵتمانە هاوکارانمان چاکی بکەن با من هەرم پرسیارە لە کاک شاڵاو وڵا پێشەوەی پرسیارەکەی بۆ خۆی مامۆستا شاڵاوە شانسی نییە من لێرەوە دان بە شتێکا بدەن لە ئەم بڕگەی کە قەرار وای ئێستا ئەمڕۆڕوا خەتای منی زۆر زۆرتیایە ئەبای لە مانگ یەکەوە ئەم بڕگەی بڕۆشتا بە سپاسە بۆیان ئەوان کاری خۆیان کرد هەموو شتەکانیان کرد ئەگەر هاوکاران بتوانن لە مایم قسەیشدا مایکەکەی مامۆستا شاڵاو چاکەن چکازان گلەیشی هەیە ئەم دیمەنانی کە بینین بەشێکن لەو بڕگانی کە ئەنجامدراون و سەحرگەم چۆرە لای پرسیارەکەن جاویستم ئەم پرسیارە لە کاک هاوبیر بکەم ئەوەی کە باسی کەروتی لەگەڵ مامۆستا شاڵاو دانیشم کۆمەڵک دیمەن هەیە لانەی لە کۆمەلگای خۆمان بیبینن حەزیان لەوە بێت کە ئەم کردارانە و ئەم ڕەفتارانە بە شێوەیەک بێت کە ئەگەر میوانێکی بیانیش هاتە لای ئێمە با بڵین دیدێکی جوانی لەبارەی کوردستانەوە تیا دروست بێت هەر بۆیە گرنگی ئەتەکرد لەم کاتانای خۆی نیشانەدا جا پێم خۆشە بەڕێزت باس بکەیت ئێمە کۆمەلگایەکی دابوونەریتی تایبەت بە خۆمان هەیە
ئەمە لە هەموو وڵاتێکیش پێم وابێ هەیە هەر لە پاڵ ئەتێکەتێکەیە کۆمەڵک دابوونەریتی خۆشیان هەیە چۆن هەوڵتان داوە ئەوەنەی کە ئاگادار بیت و گفتگۆت کرد بێ لەگەڵ مامۆستا شاڵاوە ئێوە هەوڵتان داوە ئەو بابەتانەی کە لە ئەتەکەتەکەیە باسی لێ ئەەکان یان نمایشی ئەەکەن وا بێت کە لەگەڵ بابەتەکانی خۆشمانە هاوتەری بی بکەن بۆ شتێکی جوانی لە کۆتاییە لێ دەرچێت. طبعا پرسیارەکە جانتان زۆر جوانە دەستخۆش زۆر گرنگە ئێمە بزانین چۆن گونجاندن دروستەکەین ئێمە ناکرێ وازە دابوونەرێتی خۆیان بینین ئەکرێمە گونجاندن دروستکەین لەگەڵ ئەو بابەتەی کە ئیشی لەسەرەکەین بنمونە لەگەڵ بابەتی ئەتەکێتە پێویستە گونجاندنێک دروستکەین ئەگەر ئەم بابەتی ئەتەکێتەوە لە ڕوویەوە بێ بۆ نمونە شێوازی بەکارهێنانی ئەو مادانە بێ ئەو پارچانەوە کە ئێمە نیمان و تازەیە بە کەلتوری ئێمە بنمونە هەرچیەک بێ ئەبێ ئێمە گونجاندنێک دروستکەین لەگەڵ کەلتوری خۆمانە چونکە ئێمە بەڕاستەکەی وا قساکەین دەڵێن ئەمریکان کۆرنەری سلێمانی و تایبەتی ئەمریکان کۆرنەرەکان یەکێکە لە پرۆگرامە ئاڵوگۆڕە کەلتوریەکان کەواتە ئێمە ناتوانین ئێمە نەچوین کەلتوری هیچ وڵاتێک بنمونە کەلتوری ئەمریکا بێنین لێرە بیسەپینین ئێمە هاتیم گونجاندنمان دروست کرد لە بینی کەلتورەکان پێشگەخستنی کەلتوری خۆمان نییە بەکیدیوە گونجاندنێکە بۆ کاتێکی کاتدیاری لەگەڵ ئەوەشە ئاڵوگۆڕی کەلتوری کوردیە لەگەڵ کەلتوری ئەمریکا ینی ئێمە چۆن هاتوین لێرە باسی کەلتوری ئەمریکیەکەین کە ئەمانە بیگونجێن لەگەڵ کەلتوری کوردی بە هەمان شێوە کەلتوری کوردیش ئەناسێنین بە ئەمریکانی کە لەگەڵمان لە ڕێگای ئەو پرۆگرامە ئاڵوگۆڕانی کە هەمانە بابەتی ئایلپ و فولبرایت و مێپی و IVLP ئەمانە هەموو مەجموعەی پرۆگرامی سەرکردایەتین پرۆگرامی ئاڵوگۆڕی کەلتورین ئەچین ئێمە لە وڵاتی ئەمریکا لەو پرۆگرامە کەلتورانی کە بەشداریەکەین گەنجەکانمان کە بەشداریەکەن کەلتوری کوردی خۆیان لێوە شێرەکەن لەگەڵ خەڵکی ئەمریکا بنمونە بۆ ئەم پرۆگرامەش ئێمە ئەکرێ لە کەشێکی کوردەواریە بتوانین ئێوارەخوانێک نۆڕەخوانێک لەگەڵ بیانێکی وەکو خاتون باسی کرد بیانێنین لێرە هەم کەشە کوردیەکان پیشان بین و هەم کەشەکەی تریش تێکەڵکەین بابەتی ئەو شێوازەی کە ئەوان فێری بوون کە نانی لەسەر بخۆن بەکاری هێن بتوانین ئەم گونجانە دروستکەین لەگەڵ خۆمانە جا بێن و لای مامۆستا شاڵا دووبارە سلااو تاوامایکەکە و کێشەی نەمای مامۆستا کاگاڵی باسی زۆر شتی کرد ئێستا بەلایانی ئەتەکێت کە پەیوەندی بە هەڵسوکەوتی مرۆڤەوە یان پەیوەندی بەڕواڵەت و شێوازی مامەڵەکردنە لەگەڵ بەرامبەرەوە ئەوە تا خوێندنی لەسرە زانکۆ و بەشی لەسرە یعنی بابەتێکە پەیوەندی بە زانستێکی مرۆڤایەتیەوە هەیە چەند گرنگە ئێمەژی تر تێبین وردەوردەوە لە ڕێی ئەم بڕگەیەوە دەتەوێت چی بگەێنیت سەرەتا زۆر سوپاس بۆم دەرفەتە لە قسەکەی جەناب تۆ دەست پێ بکەمەوە فەڕەنسیەکان لە 1640ەکانەوە خەریکی ئەم باسە دواتر ئەم باسە دیڤلۆپەکە و گەشاکات و ئەچێتە زانکۆکان و خوێندنگەکان بۆی کە تاکێکی مۆدێرن تاکێکی پێشکەوتو دروست بکەن ئێمەش وەکو میلەتی خۆمان سەیری باو باپیرانمان بکە ئەبینی زۆر فەرهەنگی دەوڵەمەند و تێرمان هەیە لەم بڕگەیە بڵین لەم بڕگەی کە ئێمە بەسمانە لەگەڵ جەنابتان بەرەو ینی بڵین پەنجەی بخێنە سەر ئەوەیە کە ڕێگەیەک ینی ئەم پرۆگرامە ببێتە گایدێک ببێتە ڕێچکەیەک بۆی کە میلەتەکەمان بەرەو پێشتر و ئاسانکاری بۆ ینی ئەو دایرێکشنە تەخت بکایان بەرەوە ئەو دایرێکشنەمان بەرێک کە مرۆڤی پێشکەوتوو بەرەو هەنگاویان زۆر باشە جا مامۆستا شاڵە هەوڵە درێت بە قسەکەی جەنابێت تۆزێک ئێمە کردارەکانمان هەڵسوکەوتەکانیشمان سەردەمیانە بێ هەرچەند لە لای کوردان هەر ڕێز و ئەدەب و ئەمانە زۆر هەرگرنگی پێدراوە جا ئێستا پێم خۆشە بەڕێزت باسێکی ئەمەم بۆ بکەی کاتێک کە تۆ دەی بە شێوازێکی ئاکادیمیک و زانستیانە ئەمانە باس ئەەکەیت و ئیشەڵڵا هەر لە بەرنامەکەی خۆشمانەوە ئەم بڕگانەکە پێشکەشی بینەرانمان بکرێ ئەوەنەی کە بۆ خۆت لە کوردستانە متابعەت کرد بێ دیدگاکان لەسەر بابەتی ئەتێکە چۆن ئەبینین تا چەند باوشی ئێمەش کراوە بۆ وەک وڵاتانی دیکە بۆ ئەم بابەتە کە بێتە ناو کردار و هەڵسوکەوتی ڕۆژانەمانەوە لە سەرەتایە ماوەیەکی زۆر نییە من پرۆژەیەمان دەست پێ کردووە لە سەرەتایە خەڵک تۆزێک حەزەری بابەتەکە هەبوولەوەی کە شتێکی زۆر جیاواز نەبێت لە کۆمەڵگاکە بەڵام ئێمە سەرنجمان لەسەرەوەیە کە شتێک بکەین هەم ئاشنا بێ بە میلەتی خۆمان هەم ئەو هەڵانە دەستنیشان بکەین کە ڕۆژانە لە شوێنە گشتیەکان ئایبین چی زیاتر سەرنجی ڕاکێشە ئەگەر ئاری پرسیارەکە و لەبیر نەچێتەوە ئەتەکێت وەکو مانوێڵەکە چۆن تۆ
مەشینێکە کڕی هەر شتێکی کارەبایی ئەکڕی مانوێڵێکی لەگەڵە پێتەڵە چۆن بەکاری بێنی ئەچێکێتیش بۆ مرۆڤی مۆدرن بەم شێوازەیە بۆ نمونە تۆ لە شوێنە گشتیەکانە بەر خەڵکێکەکەوی مامۆستا باسی بەکارهێنانی ئاسانسواری کرد لە شوێنە گشتیەکان ئەوکو مۆڵەکان ئەگەر بێت و ئەم ئەچەکێتانە بزانی کە زۆر کۆدی سادە و ئاسانن زۆر بە شێوازێکی مۆدرن ئەتوانی بەکاری بێنی و ئاسانکاری کەی بۆ خۆت و بۆ چواردەوروبەرەکە بەڵام بە پێچەوانەوە کۆمەڵێک شت هەیە وەکو بۆ نمونە کێشانی جگەرە لەناو ئەسانسۆر و یان شوێنە گشتیەکان و وەکردنی تەلەفۆن و زۆر بابەت هەیە ئەبێتەوەی بێزاری بە تایبەتی ئەمجی لە بەڕاستی بۆ ئێمە بەسمان بوو کە لەگەڵ ئەمریکان کۆرنەر کە قسەمان کرد پەنجە بخینە سەر ئەم باسانە بۆ ئەوەی کە میلەتی خۆمان هۆشیار بکەینەوە زۆر باشە بێگومان بەڵە پرسیارەکەم بیمەوە ئەنجام مامۆستاشاڵم دڵنیام ئەزانم ئەیەوێ هەندێک شت لەسەر بڕگەکان نەڵە بەڵام بقینە مامۆستاشاڵە من تۆزێک ئەمێ ڕۆبچی لەناوە مامۆستا باسی ئەسانسۆر و مەسعەدی کرد کە یەکێکە لەو بڕگانی کە هەمانە ئەمڕۆ یەکەم بڕگەمان پێما بێت هەر بەوەش دەست پێکەین شێوازی مامەڵەی دروست لە نێو ئەسانسۆرەکانە چییە هەر خۆمان کاکبی و کاکشاڵەوانەمان زۆر بەسەر هاتووە لە سەرکەویتە سەر مەسعەدێک کەسێکی جگەرراک مۆبایل بەکارهێنێ بەدەنگێکی زۆر بەرز بۆ کارە بۆ وەرزکردنی ڕگەزی بەرامبەر ئەمانە هەمووی خۆشبەختانە کراون بە ئیزنی مامۆستاشاڵە هەندێکیم باس کرد لەبەرەوەی هەندێک لە دیمەنەکانیشمان ئامادە کردووە ڕۆژانەی تر بڕگەکانمان کورتن بەڵام زۆر مانادارن ینی زۆر جێگی خۆیەگرێت مامۆستاشاڵە جگە لە بواری ئەتەکێتی ئەسانسۆر یعنی ئێمە لە بواری جلوبەرگە پێویستمان بەوەی بزانین گونجانی ڕنگ چۆنەکە لە بواری نان خواردنە شێوازی چەتاڵ و چەق و خواردن دەبێت چۆن بێ لە بواری بۆ دانیشتنی نێو میتینیە کۆبوونەوەیەکە دەبێت چۆن بێ هەموو بوارەکان ینی لە خەیاڵتایە لە نێو پرۆگرامە بخینە ڕوو چەند جارێک بە ڕێزت ئاماژەت بە جلوبەرگ کرد ئێمە بەسمان لە جلوبەرگەوەیە شتێکی پێوترێت جێسینگ کۆد 101 زیاتر لە جلوبەرگ مەبەستمان کۆبوونەوە فەرمی و ئەو بوارانەیە کە ئەچنە چوارچێوەی پرۆتۆکۆڵ و بزنسەوە ئەگینا زۆر بڵین تەرکیز ناخێنە سەرەوەی کە لە دەرەوە کەسێک جلوبەرگ چیە بۆشێ و بابەتەکان هەمە ڕەنگن ئەتوانین لە جلوبەرگ و ئەمانە شۆ دەست پێ بکەین بەڵام اختصاسی من داینینگەتەکێتە کە ئوسوڵاتی نان خواردن فۆکسی نان خواردنمان زۆر ئەوەش زۆر بابەتێک گرنگە با ئەم پرسیارە لە کاک هاوبیر بکەم تۆزێک لە بابەتی بڕگەکان ئەوڵانێ دوور بێت بەڵام هەر پەیوەندی بە ئەتەکەت و هەر بێگومان لە داهاتووشە ئەوەی کە چۆن ئەتەکرد لە هەڵسوکەوتەکان ڕنگباتەوە بەم بابەتەوە هەیە جەنابەت لە قسەکان تا باسی ئەوەت کرد کە بۆ نمونە چۆن لە کوردستان ئێمە خەریکین ئەوەی کە لە وڵاتانێک وەک ئەمریکا ئەکرێت شێوازە دروستەکەی خەریکە لێرەش ئەوانە پەیڕەو ئەکرێت خۆلی بۆ ئەکرێتەوە نیشان ئەدرێت کەسانێک وەک مامۆستاشاڵە ئەمانە لە وڵاتێکیش بۆ نمونە وەک ئەمریکا لەوانەیە کردار و هەڵسوکەوتی کوردانیش نیشان درابێت ئێمە زۆر جار ئەم خەمە لە دڵی کوردا هەیە ئەڵێ ئێمە لە هەموو بوارەکە هەر وەرگر بووین لە هیچ بوارەکە ئێمە نەمانتوانیوە شتێک لە خۆمانەوە بنێرینە وڵاتانی دیکە و ئەوانیش بزانن بۆ نمونە گەلی کورد ئەمانەی هەیە ئەوەنەی بۆ خۆت متابعەت کرد بێت وە زانیاریت لەسەری هەبێت تا چەند بۆ نمونە ئێمەش کۆمەڵێک دابوونەریتی تایبەتی خۆمان هەیە کە جوانە لە وڵاتانی دیکەیە ئەو ئامادەیی تیای ئێمەش بتوانین نمایشێک بکەین لەسەر ئەم بابەتانە ئەوانش درایەنە جوانەکانی ژیانی ئێمە ببینن هەر کە پەیوەندی بە ئەتێکەتەوە هەبێ طبعاً زۆر ڕاستە پێویستە کات کە کەسانەکە بکەم شتانە بگەێنێ بەڕاستەکەی ئەگینا لە خۆیەوە هیچ شتێک ناگات بۆی ئەمە ئەم خەمەمان هەڵگرتەوە بەڕاستەکەی بنمونە ئەم پرۆگرامە بەتەنیا لە کوردستان نامێنێتەوە ئێمە هەموو بابەتەکانمان هەموو کار و چالاکیەکانمان ریپۆرتیەکەین و ئەینێرین بۆ سەر و خۆمان ئەینێرێت بۆ لایەنی پەیوەندیداری خۆمان سەر و ئەمریکان کۆنەر کە کۆنسڵخانەی گشتی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا لە هەولێر بۆ باڵەسخانی گشتی ویلایەتە یەکگرتوەکانە لە بەغداد هەڵبەتە لە سۆشیال میدیای ئەمریکان کۆرنەر و کۆنسڵخانەی ئەمریکی بڵاو کرێتەوە و لەگەڵیشە لەگەڵ وەکو ئاماژەم پێیان لە وەکو کورسات کە بینەرێکی زۆر باشی هەیە بەڕاستێکی گەاندنی ئەم بابەتانە خۆی لە خۆی ئەوەیە کە تۆ بڵایەکەی تۆ بیگەێنیت بە کەسانی کە هەمووی ئەم پرۆگرامانە لە ڕێگەی ئەو پرۆگرامی کە پێشتر ئاماژەم پێەیە ئێمە گەر بتوانین ئەم
بابەتە نوێگەری و بابەتە تازانی کە ئێستا هەیە لە ڕووی ئەتەکێت و ئەم باسی کە ئێستا هەیە بتوانین لەگەڵ کەلتوری کوردیا تێکەڵیکەینەوە ئەو خوێندکارانەمان یان ئەو کەسانی کە بەژاری پرۆگرامەکانی وەزاری خارجی ئەمریکاکەن کە ئەڕۆنە دەرەوە بۆ ئەمریکا بتوانن بە شێکی جوان تێکەڵیکەن ئەکرێتەوە بە ئاسانی خۆش هەیە بیگەێنی تو شێری بکەی کە بابەتی ئەتەکێتی کوردیە یان هەڵسوکەوتی کوردیە ئەم بەڕاستێکی کە پرۆگرامی ئەتەکێتمان هەیە نەمانوتەوە کە خوانەخواستە خۆمانی هیچ شتێکمان نییە بگرە خۆماشتی زۆر جوانمان هەیە بەڕاستی کاتوانی ناوانی خۆمان باسکەین بۆی ئەمە ئەڵین گونجاندن دروستەکەین نەگەوی کە پرۆگرامی شوێنێکی کە بسەپێنین بەسەر بابەتی کوردوارێ بنمونە من زۆر حەزم لە جلی کوردیە لە زۆربەی شوێنەکان بە تایبەتی بۆنانی کە ڕەتی بە کوردستانە من بە جلی کوردیەوە بەشداریەکەم لە زۆربەی زۆری میوانە نێودەوڵەتەکانمان هەموو ئەو هەدیانی کە ئێمەیانینێ ئەو پشتانی کە بانی پێشکەشیانکەین من لە زۆربەی شتەکانە تەزبیح پێشکەشەکەم تەزبیحی قازوان کە ئەمە بۆ خۆی جۆرێکە لە ئاتەکێت وانە کە تۆ دیارێک پێشکەشێک و دایما گرگیمان یە بەو بابەتە کوردیانەیەوە کە بیبێخشین بە میوانەکانمان کە بابەتی ڕەسەنی کوردین تاوەکو بزانن کە ئێمەش فەرهەنگی زۆر باشمان هەیە لە بابەتی وەکو کورد بەڕاستیەکەی لە هەموو بابەتەکانە بۆی بەڕاستی بەم شێوە ئێمە ئیشمان کردووە بە دڵنیاییەوە دەوری زۆر باشی هەبووە و ئەمە توانیمانە ئەو شتە جوانانی کە کوردستان هەیەی بیگەینین بە دەرەوە دەقسێکی زۆر جوانە کرد ئێمە ئەوە نەبێت ینی بێئەتەکێت بین نەزانین بەرتەکێت چییە یان لە کوردواری خۆمانە نەبێت من چیرۆکەکە زار مامە شاڵەوە خۆی باسی کا من لە دانیشتێکا لەگەڵ خۆیان باس پرسیاری ئەوم لێکرد ڕەنگە بیریشی نەما بەڵام ئەو پرسیارم نەکردوتم بۆ بیر لە ئەتەکێت کردەوە بۆ بیری خانی خوێندنیت بەلای ئەتەکێت و پەیوەندی دیبلۆماسیەکان هەڵەنە بم باسی باپیرت کردوانە ئەگەر تۆ چیرۆکە لە زاری خۆتەوە باس بکەیت با پرسیار لێرەش دووبارەکەینەوە بۆچی زۆر باشە تەبیعی ئەم باسە لە کەسێک بۆ کەسێک گۆڕێ بەس من ئەو بینی بڵینەکەمین هۆکار کەوای کرد ئەم باسە هەڵبژێرم هەر لە زووەوە باپیری کۆچکردوون بوو کە مەلان نورەدینی ناو بوو پیاوێک بوو لە مناڵیەوە زۆر شتی ورد سەرنجی ڕاکێشان بۆ نمونە ینی بە ئەو تەمەنەی ئەو بەیانیان فڵچەی دانشنەکەی جیاواز بوو لە هیچ شەوان یان زۆر وردەکاری هەبوو کە لە پاک و خاوێنی جلوبەرگ و ئوتوکردن و زۆر شتی تر پێڵاو و دوو لە ڕووی بەڕێستان و بینەران وای کرد کە زۆر سەرنجم ڕابکێشێ و دواتریش ینی چانس وای کرد چەند جارێک بڵین سەفەر و چاوکرانەوە و خوێندنی ماستەر وەمانە وای کرد کە زیاتر حەزم لەو باسە بێت و بەڕاستی خۆم تەرخام بکەم بۆم جەنابەت ماستەری ئەتەکەتت هەیە ماستەرم هەیە لە دیبلۆماسی بەداخەوە هەروە ئەمانە تاواکەی ئەوەیە کە جەنابەت ئاماژەت بۆ کرد ئێمە بەداخەوە لە ڕووی زانستی و ئەکادمیک ئەم بوارە لانێ لە لای خۆمان زۆر نامەوە بێت لانێ بە کورتی لە هەنێک لە بەشەکانە باسێکی لێ بکرێت بۆ ئەوەی کە بوارێکی تایبەت بکرێت لانێ لە کوردستان هەتا کوێستا بەداخۆم هەلە نەڕەسە باسێکی بڕوانامە کەتمان بۆ بکە کە مامۆستا شاڵاو چۆن بەدەستە هێناوە و لەکوێ زۆر باشە تەبیعی لێرە لە زانکۆی سلێمانی بەشی نمرەی تاوان زۆر بەرسیشم هەبوو متوانی هەر کۆلێژێک هەڵبژێرم بەڵام زانست ڕامیارەکانم هەڵبژار بەو ئامانجەی کە بتوانم لەم دایرێکشنەوە بەردەوام لەم ئاراستەیەوە دواتر لە جامعەیەک بە ناوی گیرن ئەمریکان یونیڤەرسیتی بەشی دیبلۆماسیەت و پەیوەندە نێودەوڵەتەکانە هەڵبژار چەند مامۆستایەکی زۆر باش و بەتوانەی لێبوو کە یاریزانی نێودەوڵەتی بڵین لە ڕووی دیبلۆماسی وای پێڵین یەکێک لەوانە سەفیری تورکیا لە لەندەن بۆ ماوەی 6 ساڵێک مامۆستان بووە سەفیری تورکیا بووە لە لەندەن بۆ ماوەی 6 ساڵ ئیتر ینی ئەم باسە ینی پێویستە بەڕاستی گرنگی و تایبەتمەندی زیاتری پێ بدرێ لەبەرەوەی لەوانەیە لای ئێمە ینی بزانین کە وا خوێنەوەی بۆ کرابێت کە ئەمە تۆزێک ئاڵۆزکردنی بابەتەکان و ئەمانە بەڵام قسەیەکی ئینگلیزی هەیە لێت ئەتەکەیەت وەکو بەکارهێنانی بۆن وایە تۆ خۆت بەکارێنی بەڵام چواردەوروبەرەکەت چێژەکە بۆ نمونە گەر ئەو کۆدانە بزانیت لە شوێنە گشتیەکانە هەر بە دەرگاگرتنێک بۆ کەسانی دوای خۆت لەوانەیە مود و ڤایبێکی باش بیت بە کەسی دوای خۆت بۆیە بەڕاستی پێویستە سەرنجی زیاتر بخرێتە سەرم باسە
ڕێزێکی زیاترە بێگومان هەر ناوەکەی تری بڵین مانەرز پیشاندانیان ڕفتارێکی فەرمیانەیە بەرامبەر کەسانی چواردەوروبەر جا ئەو کەسانی کە نزیکتن یا لە شوێنە گشتیەکانە. ماسترت هەیە لە ئەتەکێت و دیبلۆماسیێت و پەیوەندیدنەوە دەوڵەتەکان وڵی بەشی ڕامیاریشت بخێن. ینی ئێستا کەسێکی سیاسی یانەوانی کە لە نێو ناوەندە سیاسەکانن دانیشت و سەیریەماکەن ئەوانی چاوەڕوان بن کە شتی تایبەت هەیە بۆ ئەوانیش چونکە ئێستا بۆ نمونە لە ئەو وەفدانی کێن یانوانی کە لە نێو ناوەندە حکوومیەکاندان بەشی پرۆتۆکۆل هەیە وانە ینی بەردەوام لە پرۆتۆکۆلین دەزانێت چۆن گونجاندن و مانجمنتی کات و تەنانەت جلوبەرگ و هەموو شتێک حسابی بۆ دەکرێت لەم بڕگەی ئێمەدا ئەوانی جیتیا بێتەوە یانی شتی وای تیا مامۆستای بەڕێز کەوتوتە سەرەوەی کە ئێمە چەند وەختمانە بێت سەرنج بخێنە سەرم باسانە بەڕێزت باست کرد هەتاوەکو بەڕاستی بازرگانەکانمان و سیاسەکانمان گرنگی بەم باسە بن بۆ خۆیان باشترە چونکە ئەگەر سەرنج بدەیت هەموو ئەو سیاسیانی کە گرنگیان بە درێسین کۆت داوە دایم شیک و ڕێک و تەنسیقاتی جلوبەرگ و ئەم شانیان حەزەکە گوێ لە قسەکردنیان بکرێ بگورە بنیام حەزەکە گوێ لە قسەکانیان بگرێ بەڵە ڕێک وایە بۆیە زۆر گرنگە بەڕاستی هەم بەسنسمانەکانیشمان هەم پێویستە ئەم چونکە بەڕاستی خەڵکی گەبینن کە لەوانەیە لە بڵین خەڵکی وەفدی تورکی ببینن وەفدی ئەوروپی ببینن زۆر گرنگە کە ئەوان ریپرزنت یان نوێنەرایەتی میلەتی ئەماکەن ڕاست ینی ئەو کۆدانە و ئەو زانیارانیان هەبێت باشە کاکاوبیر چەند سوود لە توانەکانی مامۆستا شاڵا وەرگرتەوە بۆ پێ هەر هاوڕێشن و نزیکی یەکیشن و بیریشمانەتی بینەرانی خۆشەویستی ئێمە بەسپاس و پێشتر بەشێکی زۆر لە بڕگەکانی مامۆستا شاڵامان لە زۆرێک لە پرۆگرامەکانمان بەکارهێناوە ئەو لە چەناڵی یوتیوبی خۆی لە خزمەتدار نەوەستاوە بەردەوام بۆ وەڵامی تر لێرەوە ئاڕاستی خزمەتەکە گۆڕاواتە نێو کورسات و ئەمریکان کۆرنەرەوە چەند سوودت لە ئازمونەکانی وەرگرتووە لە بواری ئەتەکێتدا بەڕاستی تا ڕادێکی زۆر چونکە ئەکرێ من لە شارەزایی من لە مەجالێکی ترابێ و شارەزایی مامۆستاژ بەتەواتی لەوە بۆ ئارایە بۆیە هەر شتێکە بێ بگەڕێنەوە لای مامۆستای بەڕێز کە پرسیاری لێ بکەین جەنابتان باسی پرۆتۆکۆلی سیاسیتان کرد و پرۆتۆکۆلی بازرگانیتان کرد تاوان جوابەکانی مامۆستا بەتەواتی تەواوە گرنگە بەڕاستیەکەی کە ئێمە سیاسی بەڕێزەکانمان و بازرگانە بەڕێزەکانمان گرنگی بە بواری ئەتیکێت و پرۆتۆکۆلی کارکردن بن ناکرێ ئێمە کە هەر میوانێکمان بێ هەر بە هەمان بابەتی خۆمان خەریک بین ئەکرێ لەگەڵ ئەوانیشە نزیکردنەوەی دروستکەین و تاوەکو ئاگادار بین لە ژیانی ئێستای دنیا چونکە هەنێک شت هەیە کە ستانداردە و ڕوڵێکە کە ئیشی لەسەرەکرێ قانونێکە کە ئیشی لەسەرەکرێ ناکری ئێمە لەوە دوا بکەوین وەکو جەنابێشە ئاماژە پێیاکە بەشی پرۆتۆکۆڵ لە هەموو کایەکانە و شوێنانی کە بەشی پرۆتۆکۆلان هەیە شتەکان تەنسیقەکەن اینجا ئەم بابەتە وابێ لەلایەن کەسانی شارزایەک و مامۆستا شاڵاوە بێ نەک لەلایەن کەسێکەوە وەکو من کە شتێکم بینیوە بمێ دووبارێکەمەوە چونکە ئەکرێ من ستایلێکی کارکردنم هەبێ و ئەشکرێ مامۆستا ستایلێکی زانستی کارکردنی هەیە هی خۆی هەیە ئەوەی جەنابیان باشتر تیاقوڵ بەتەوە و ئەوەی من لەوانەیە کارکردنی ئەمریکان بینی بێ کارکردنی ئەوروپان بینی بێ لەمانە منشتم وەرگرت بێ بەڵام ئەو بە لایەنی زانستی شتەکانی وەرگرتووە بۆی گرنگە بەڕاستیەکەی هەم بزنسمانەکان و هەم سیاسەکان کار بۆ بکەن و هەم گرنگە لە سێکتەرە حساسەکانی ئێرە ئیشی لەسەر بکرێت وڵاتە ناو دەوڵەت ئیشی لەسەر بکە بەتایبەتی من شتێکی زۆر دەمێکە بەڕاستی حەزەکەم ئیشی لەسەرکەین ئەگەر تۆ میوانێکی لە دەرەوەی وڵات بێ یەکەم شوێن کە ئەو لی داوازێ و ئەگەر لە ڕێگەی فڕۆکەخانەوە بێ لەلایەن کارمەندە بەڕێزەکانی فڕۆکەخانەوە ئەبینێت و ئەمە واجهەی ئەم وڵاتەیە و بەخێرهاتنی ئەم شخصەیە درێغیان نەکردووە بەڵام پێویستەکە باشتریش بکرێن شتی تازە بەردەوام لە نوێگەریا بن بەردەوام لەو زانستە نوێ ئاگادار بن کە چۆن چۆنی بەخێرهاتنی خەڵکەکرێت بۆ ئێستای دنیا یعنی کاک هاوبیر جەنابەت لەلات وایە هەر شوێنەکە بەتایبەت بەرکەوتنی لەگەڵ گەشتیارە هەبوو پێویستەکات بە بەردەوامی خولی ڕاهێنان و خولی ئەتێکەتیان بۆ بکرێتەوە بە بەردەوامی پێویستەکە بەڕاستگی بەتایبەتی ناوەندە گەشت و گوزاریەکان و ئەو ناوەندانی کە ناوەندی بەخێرهاتنی
میوانەکانن و ئەو وەکو باسم کرد بەڕاستی و بازگانەی کە ئەگەر یەکێک بە لە ڕێگای ئۆتۆمبیلەوە بێت بۆ شارەکان شێوازی پرسیارکردن شێوازی وەرگرتنی ئەو هەوێی کاپێتی ئەو ناسنامی کە هەیەە شێوازی قسەکردن ئەمان بەڕاستی گرنگە بەڕاستی تەنان شێوازی گەڕانەوەی پاسپۆرتەکانن ئەم ماوەی پێشوو جەنابتەن چەند وڵاتێک گەڕان ئەوەی ئاگادار بم ئەبینیت لە وڵاتێک بە وڵاتی کە شتەکان جیاوازە ڕسپێکتەکان نوعێکی ترن ڕێز و احترامەکان نوعێکی ترن بۆیە گرنگە بەڕاستێکی لای ئێمەکەین جوانترین وێنە پیشانی گەشتارەکانمان بین هەتا وەکو هەوڵ بین حەسکەن جارێکی کە بێنەوە نەک ئەوەی کە یەکەم دقە بەشەیەکی نوعێک خوانەخواستە تەعاملێکیان لەگەڵ بکری وادار کەشتیوار ڕووی نابێ و بڕوا ناکە کە ئیش لەسەرەوە نەکرا بەشتیوار ڕوویابێت بەڵام ئێمە بۆیە ئەمانەوێت ئیش لەسەرم کاران نەبکەین تا ئەو گشتیوار ڕوونەیات بەڕاستەکەی و شێوازی تازەی ئێستا بگەێنین هەتا وەکو جوانترین نمایش بکەین بە میوانەکانمان و زۆرترین میوان ڕاکێشین بۆ خۆوان ئەمە گرنگە بەڕاستی ئیشی لەسەر بکرێ بە تایبەتی بۆ وڵاتی ئێمە کە ئەمانەوێ بەرەو پێش بڕۆین ئەمانەوەی لە گەشت و گوزارە گرنگی بە میوانەکانمان بین ئەم بابەتە زۆر گرنگە بەڕاستەکەی مامۆستا شاڵاو ئەو زمانی کە بڕیارمانداوە کاری لەسەر بکەین و ئیشمان لەسەر کردووە بەشێکی زۆری بێدەنگمان هەڵبژارد واتە تەنها ئەکتین و بابەتەکە بە ئەکتین بگاواتە بە نواندن بگات چەند گرنگاوە بە ئەکتین بە بێدەنگیش بۆی هەموو کەسێک هەموو زمانێکیش لێمان تێ بگات یانەوە نەبێت تەنها بۆنمە برایکی عەرەب ئەم بڕگەی ئەمەی بینی سوودی لێ ببینێت ئینگلیزێک بە هەمان شێوە لە هەندێک بابەتی شاوار ڕێکەوتین کاگە پێویستی بەڕوونکردنەوە و ڤۆیسۆڤەر بێ بخینە سەری چەند پێت گرنگە بە شێوازی نواندن بێ کە ماشەڵڵا بۆ خۆ زۆر بە جوانی نواندنی بابەتەکانەکەی مامۆستای بەڕێز کۆمیونیکیشن زانستی پەیوەندی دابەشە بێ بەسەر دوو بابەتی سەرەکی کە ڤێربەڵەکان و نان ڤێربەڵەکانن لە دنیای ئێستا زۆر ئیشەکرد لەسەر نان ڤێربەڵەکان ئەو جوڵانەی کە ینی هەر شتێک نان ڤێربەڵ هەر شتێکە کە قسە نەبێت جوڵەیە جلوبەرگە ئەم شتانەیە بۆچی ئەم شێوازە مرۆڤی ئەم سەردەمە حەزی لە تەڵقین نییە حەزی لەوە نییە فێری بکەیت ئەلۆن ماسک قسێکی هەیە ئەڵێت ئەگەر پرۆسەی فێربوون وەکو گەیمینگ ئاسان نەکەی فەشە لێنین لە داهاتووە بۆ نمونە ئەم جیلی ئێمە و پێش ئێمە لە سکوڵە لە قوتابخانەکانە ئینگلیزیە خوێنت دەریژە و زانکۆشی تەواوبر ئینگلیزی فێر نابوو ڕاست ئێستا هەر لەڕێی ئایپادێکەوە چونکە فەنە بۆ مناڵەکە متعەیە خۆشیە هەمویان ئەبینی لە کۆڵانەکان بە ئینگلیزی قساکەن بۆیە گەر پرۆسەسی فێربوون بکەین بە شتێک بێت چێژی تیابێ ئەکرێت زۆر بەرەو پێشچوو بکەین بینی لەسەر بابەتە ئەتەکێتەکەش بەڕاستی من هیچ کات حەزم نەکردووە فەڕەنسیەکان و بەریتانیەکانیش ئەوان ڕابەریان باسن کە پێیان باشە بە شێوازێک بە کەمترین ماوە بۆی کە بینەر بێزار نەبێ شێوازە هەڵەکە بکەن و ئاماژەی پێبن کە هەڵەیە و شێوازە دروستەکە بکەن و ئاماژەی پێبن کە دروستە زۆر باش جا هەر یەکێک لەو بڕگانەیە کە جەنابەت ئامادەت کردووە باوەک یەکەم بڕگا ئەمڕۆ هەر لە کاتێکا کە خۆشتان ئامادەن بە یەکۆ بینەری بین ئەگەڕێنەوە لاتات درێژە بە گفتوگەکەمانە بێت فەرموو بینەری بن ئەوە یەکەم بڕگە بوو کە بینیمان مامۆستا شاڵا ڕوونکردنەوەیەک لەسەرم بابەتە ڕوونکردنەوە ئەوێ ئەمە ئەو کاتانی کە پۆستی شەکری بۆ کەسێک کە بڵین لێرە تۆزێک ینی باش تێناگەمە بەستەکەمان چییە کاتێک کە پۆست دەکرێت لە سوۆشیال میدیا و لە ڕێگەی چەناڵەکانیەوە
ڕوونکردنەوە نووسێ بە کوردی و بە ئینگلیزی کە بۆ نمونە لەم بڕگەیانە لە کاتی بەکارهێنانی ئاسانسوار یان ئاسانسۆر تکایە مۆبایل بەکارمێنێت چونکە بە ڕێژەیەکی زۆر ینی شەبکاتی مۆبایل لەویان نامێنێ بۆ هەرە بێت ناچاری دەنگت بەرز بکەیتەوە ئەو کەسانەی کە لەو شوێنە لەگەڵتن سپیسێکی زۆر کەمە بۆ ئەوان بێزارەکەی بەڕاستی و لە بەرامبەرەوە باشترە تەلەفۆنەکەت وەربگری کاتێک کەیتە دەری ئاسانسوارەکە و تەلەفۆنەکەت وەڵام بیتەوە و شتێکی زۆر ئاسانە و نابێتەوەی بێزارکردنی هیچ کەسێکیش لەم کاتە. و کۆمەڵک بڕگەی دیکەش هەر لەسەر ئاسانسۆر یان مەسعادە حازرە کە ئیشەڵڵا بە درێژایی هەفتە بێکەوە ئیبنین لەگەڵ هونەرانمان. دووبارە دەستان خۆش دێت کاک هاوێر حەمعەلی بەڕێوەری ئەمریکان کۆڕەنی سلێمانی سوپاس بێەوە کە دەستگای میدیای کوردستان بۆ سپۆنسەرکردنیان بڕگەیە و مامۆستا شاڵا حەسەن ماستەر لە ئاتەکێت و دیپلۆماسی پەیوەندی نێودەوڵەتەکان کەیت تۆ ڕۆژانە لەگەڵمانە بیت و بڕگە و بابەتەکان لە ڕۆژێکی نوێ ئەڕۆن هیوادارین ئەو کەسانی کە دەیانێت سوود لە ئاتەکێت و شێوازی مامەڵەی دروست و ئەکادمیانە وەربگرن بینەری ئەم بابەتی دووبارە سپاس بابەتە بوونتان دەستان خۆش بێت. سپاس بەخێر بێت.